داواکاریەکان ئەمانەی خوارەوەن. یەکەم، وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان کاری جددی بکات بۆ چارەسەرکردنی بەرکەوتوانی کیمیاباران و بودجەیەکی تایبەت بۆ چارەسەریان دابین بکات و هاوکاری و هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە هەبێت بۆ چارەسەرکردنی کێشەکانی نەخۆشخانەی کیمیابارانی هەڵەبجە کە نزیکەی 15 ساڵ لەمە و پێشبەردی بناغێدانرا، بەڵام تا ئێستا بریندارانی کیمیابارانی هەڵەبجە نەیانتوانیوە وەک پێویست ئیسفادەی لێ بکەن. خاڵی دووهەم، پاش 33 ساڵ لە تاوانی کیمیابارانی هەڵەبجە تا ئێستاش دەیان وارسی شەهیدی کیمیاباران هەن کە سوودمەند نەبوون بە پێدانی پارچەیەک زەوی، تەنها پارچەیەک زەویان پێ ڕەوا نەبینراوە. وە ژمارەیەکیش لەوانەی کە سوودمەند بوون لە خانووی خۆکرد بەهۆی ڕاگررتنی سولفەکانیانەوە تووشی زەرەر و زیانێکی مادی زۆر بوون و ئێستا ئەو پرۆژەیە بە تەواوی فەشەلی هێناوە لەو شوێنەیە. سێم، کاری جددی بکرێ بۆ دۆزینەوەی مناڵەونبووەکانی هەڵەبجە و بەدەمەوە بوون و چاودێریکردن و فەراهەمکردنی ژیانێکی شایستە بۆیان پاش دۆزینەوەیان.